سڵاوتان لێبێ خۆشەویستان و ئازان لە بەرنامێکی دیکەی تایبەتدا لە تەوەرێکی تایبەت مژاری ئەمجارەمان بابەتێکی گەرمی نێو ساحەی سیاسی عێراقا کە کوتلە سیاسەکانی عێراق سێ کوتلەی سیاسی گەوری عێراق بڕیاری بەشداری نەکردنیان داوە لەم هەڵبژارنەوە کوتلە کوردیەکان بڕیاری بەشداریکردنیان داوە بۆ ئەم هەڵبژارنەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە دەکاتە دەید لەگەڵ کاک شیوان کوردستانی وەکو چاودێری سیاسی هەوڵ دەدەم لەو کاتی لە بەردەستمایە ئەم بابەتە تاوتێکە و دەچمانێ و ئەو باسی کە بۆچی ئەوەی کە پێی دەڵێن هاوپەیمانان لە عێراقدا جەخت لە ئەنجامدانی هەڵبژاردن ئەکەنەوە یاخود ئەمریکا تاکید لەسەرەوە کاتەوە کە هەڵبژاردن ئەنجام بدرێ و کوتلە عێراقیەکان دەیانەیە هەڵبژاردن یعنی بەشداری نەکەن لە هەڵبژاردنەکانە دەچمە لای کاک شیوان کوردستانی وەکو چاودێری سیاسی کاشوان خێراتی زۆر سپاس کاک چاوان بەڕێستە لە دەست پێکە ینی دەمەوێتەوە بزانم بۆچی هاوپەیمانان و ئەمریکا دەیانێ ئەم هەڵبژاردنە لە دەیدا ئەنجام بدرێ و ئەوەی کە پێی دەڵێن لە عێراقدا دۆخێکی زۆر خراپ هەیە دۆخێکی ناموار هەیە و ئەوەی کە چارەسەری ئەو دۆخە ناموارە بکە ڕەنگە دیموکراسیەت و هەڵبژاردن بێ لە بەدیلی ئەمەی کە کوتلە عێراقیەکان نایانێ هەڵبژاردن ئەنجام بدرێ بەڕێستان چۆنی بینیتەوە دیتان چۆنە؟ وڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە ئێوارەی بینەران و بیسەرانی سلێمانی تیڤی باش دیارە دوو خاڵی زۆر زۆر گرنگ هەیە لە ساڵی 2023ەوە کە هێزە هاوپەیمانەکان بە سەرکردایەتی ئەمریکا هاتن عێراقێکی نوێیان دروست کرد بەردەوام جەختیان لەوە کردوتەوە کەوا دەبێت هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت بە دوو پێودان یەکێکیان ئەوەیە کە شەرعیەتدانە بەوەی حکوومەتێکی بەعسی دیکتاتۆریان ڕووخاندووە و دەبێت گەلی عێراق ئازاد بێت و خەڵکەکە بە ئازادی بشید و نەجاتی بێت لەو دیکتاتۆریەت خاڵی دووەم بۆ ئەوەی بەڕای جیهان بڵێن ئێمە لە دوای 2023ەوە وڵاتێکی دیموکراسیمان بنیاد ناوە بووە بۆ عێراقی نوێ ئەو عێراقەی کەوا چەندین ساڵ بوو لەژێر دەستی ڕژێمێکی دیکتاتۆرا دەچەوسایەوە باشترین حەلیش بۆ ئەمە باشترین چارەسەریش بۆ ئەم بابەتە ئەوەیە کە دەبێت لە کاتی خۆیدا هەڵبژاردن بکرێت و هەڵبژاردنەکانیش بە بەشداری هەموو کوتەلە سیاسیەکان بێت لە عێراق و یان هەموو پێکاتەکان بێت کەواتە ئەمە ئەگەینە دەرەنجامێک لە ڕۆژهەڵات طبیعەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاک چۆمان هەڵبژاردن تێیدا بابەتێکی زۆر زۆر سەطحیە ئەوەی کە دەگوزارێت بریتە لە یەکگرتنی هێزەکان چونکە دەسەڵاتکردن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تاوەکو عەرەب بەڵێن ما يدل على القوة ئەوەیە کە بریتە لەوەی کە هێز دەسەڵات دەگرێتە دەست ئەوجا هێزەکان لە عێراقی نوێدا چۆن دابەش بووە و چۆن یەک دەگرن بوو ئەوەی عێراقێکی تازە بەڕێوە ببان لە نەبوون یاخود لە نەبوونی ئەلتەرناتیڤی هەڵبژاردن بۆ عێراق ینی ئەمە بەجددی ئەگەر خوێنەوەیەکی سیاسیکەین بۆ کۆمەڵگەی عێراق ینی ئەلتەرناتیڤ چی لەوەی کە ئەمانەیانەیە کە هەڵبژاردن ئەنجام نەدرێت ئەو قسەی کە مەبەستم لە قسەکانی بەڕێستان بوو کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دیموکراسیەت و هەڵبژاردن و پەرلەمان ئێمە تێگەین کە چارەسەری ئارەشەکان ناکات ئەرسۆ قسێکی جوانەیە دەڵێت دیموکراسی باش نییە بەس لە دیکتاتۆریەت باشترە کەواتە بەدیلی دروستنەبوونی دیکتاتۆریەت دیموکراسیەتە دیموکراسیەتیش دەبێت لە ڕێگەی هەڵبژاردننی گەلەوە ئەنجام بدرێت بەدیل لە نەبوونی هەڵبژاردن عێراقێکی شەوە بەرهەم دێت هەرچەندە ئەو پرسیارە لای بینەران دەروزە بێت ئایا لە 2023 تا ئێستا عێراقێکی شەوە نەبووە بە بەدڵناییەوە هەیە بەڵام هەموو جارێک ئومێدێکی دیکەیە بۆ ئەوەی بیرە و ڕاکان بگۆڕێت بۆ ئەوەی ئایدیای خەڵک بگۆڕێت بۆ ئەوەی کوتلە سیاسیەکان لە بەرمەبنای پێویستیەکانی خەڵک پێویستەکانی دانیشتوانی گەلی عێراقدا بتوانن چۆنەڵی ممارەسەی دەسەڵاتی خۆیان بکەن و خزمەتی زیاتر بکەن یا خۆت ئەو پێویستیانەی هاوڵاتیان پڕ بکەنەوە کەواتە دیموکراسیەتی
تازەی عێراق تەنها پێک هاتووە لە هەڵبژاردن ئەو هەڵبژاردنەش ئەگەر ئەنجام بدرێت شەرعیەدانێکە بە دیموکراسی ئەمە یەک دووەمیانەوەیە کە بەشداری بوونی خەڵک لە ناو پرۆسی هەڵبژاردنە ئەوەیە کە هەموو جارێ ئومێدێک دەدات بە لایەنێک بە کوتەلێک یاخود بە چۆنەڵی بربژێرێک بۆ ئەوەی خواست و داخوازی خاوڵاتیان بگەێنێت بە حکومت و حکومت لایانی جێبەجێکاری ئەو خواست و داخوازیانە. کاکشوان بۆ بەدیوێکی ترە ئەمە بۆعدێکی مێژووی عێراق کە لە دوای 100 ساڵی ڕابردووە کەم عێراق دروست بوو هەمیشە دیکتاتۆری بەرەمێناوە. چۆن ینی کاکشوان با بە تەورە سیاسەکە ئاوا باس کات بۆمان لەوەی کە بە تایبەتی بۆ کورد بوونی هەڵبژاردن و بەشداریکردنی تاک ئەوەی کە پێڵێن بۆ ئەنجومەنی نەنانە عێراق کارێکی گرنگە لەبەرەوەی کە غیابی دیموکراست هەبێت لە عێراق ئێمە سەدامەکانە بینین لە ساحە سیاسیە ینی تا ئەوەی کە پێڵێن ساحەی سەربازی. زۆر ڕاستە کاک چۆمان یەک شت هەیە بۆ ئێمە ئەوەی جەنابەت ئاماژت بە شتێکی جوان کردبووی یەک چاوخشانێکی کورد بە مێژووی عێراقداڕۆکەین لە ساڵی 1920دا کاتێککە ئیتر مەلیک دەست بە کار دەبێت و دەکەوێتە سەرپەی خۆی بە بەردەوامی لەلایەکەوانە لە بەرەوەی دانپێدانان بە مافی کوردانە بووە بە بەردەوامی شەڕ و کێشە و ئاژاوە بوونی هەبووە. یەکەمیان شۆڕشی شێخ مەحموودی حەفیدە دواتر شۆڕشی بارزانیەکانە لە دژی حکوومەتی مەلکی بوو لەبەر ئەوەی ئەو عەقڵیەتی کە دێت حکوم لە عێراقدا دەکات عقلیەتێکی فێتڕی نییە عقلیەتێکی هەڵقوڵاوی عێراقی نییە عقلیەتێکی پاوانخوازی دەسەڵاتە لەبەرەوەی پێکهاتەی عێراق پێکهاتێکی لێکراوە جوگرافیایەکی دیاریکراوی کۆنی نییە یانە گەرمە سێر بکەین مەلیک فەیساڵ لە بنەماڵی ئالهاشمە لە ئوردنەوە هێناویانە بۆ عێراق بۆیە کاتێک کە تۆ کەسایەتیەکی عێراقی کە بیەوێت بە مانای وشە خزمەت بە جوگرافیای عێراق بکات زۆر ئەستەمە دروست بێت ئەمە خاڵی یەکەم دووە ئەو عەقڵیەتە شۆڤینی کە لە ناو عەرەبە بە بەردەوامی ئەم چەند ساڵی ڕابردوو دروست بووە بەبێ یەک و دوو بریتە لە عەقڵی پاوانخوازی و خۆسەپێنی هیچ شتێکی کە هیچ ناونیشانێکیکە هەڵناگرێت لە دوای هەر سەدەمی باسی مەلکیەت بکەم کە سەرۆک وەزیران نووری سەعید بووە لە دوای نەمانی مەلکیەت عەبدولکەریم قاسم لە 14 تەمموزی 58 ئەو شۆڕشەی کرد و هات بەردەوام بووە عەبدولکەریم قاسم بۆ کوێ چوو خۆ ئەویش کە بەڵێن ئەفسەرێکی عێراقی بوو و لە ئەفسەرە ئازادەکان بوو کە شۆڕشی مەلیکیان گۆڕی بۆ کۆماری بەڵێ بەدڵنیاییەوە لە دوایەوە عەبدولسەلام عارف هاتووە لە دوایەوە براکەی عەبدوڕەحمان عارف هاتووە دەڵام عەبدولسەلام لە 66 لە ناو فڕۆکە فڕۆیی ئاگری تێبەرە بێ ڕای جیاواز هەیە کە تیرۆر کراوەیان نەم خۆی حاڵەتێکی تەکنیکی بووە گرنگەوەی نەما لە دوایەوە لە 68 بەعسیەکان بەسەرکردایەتی ئەحمەد حەسەن بەگەر و سەدام حوسێن دەست لە کارکێشانەوە بە عەبدوڕەحمان عارفەکان لە دوایەوە لە 79 سەدام حوسێن بە لەژێر زەختە ئەحمەد حەسەن بەکەری وە ناچار دەکات کە واز بێنێت لە سەر پۆستی سەرۆ کۆماری ئیدی ئەم عەقڵیەتە بزانێکە ها دووبارە بۆتەوە لە دوای 2003 ئەوەی کە دروست بووە هەل لەو سەرۆک وەزیرانانەی کە هاتوون لەو کۆتەلە سیاسیانەی کە دروست بوون تاکو فترەیەکی زەمەنی ئەگەر ئێمە وەری بگرین لە 2005 با بەتەواوەتی باسی بکەین لە بەرەوەی کە کەم کابینەی حکوومەتی عێراقی دامەزرا بە فەرمی لە 2005ەوە هەتاکو 2014 بە بەردەوامی کێشە هەبووە لە نێوان پێکهاتەکانی عێراقا بە بەردەوامی ئەو کەساتیانی کە هاتوون سەرکردایەتی دەسەڵاتی عێراقیان کردووە نەیانتوانیەوە بە شێوەیەکی باش خزمەتی خەڵک بکەن بێژگەلەوە ئەتوانین شتێکی کە بڵێن عێراق وەکو لە سەرەتا باسم کرد لە بەرەوەی پێکهاتێکی لکێنراوە بە بەردەوام هێزە ئیقلیمیەکان دەستێوەردانی تەواویان تێدا کردووە و ئەوەی کە جێگەی مەبەستە دەمەوێت بێڵێم هەتاکو ئێستا هیچ کوتلەیەکی بەهێز دروست نەبووە لە عێراقا کە بتوانێت بە تەنیا چۆنەڵی حکوومەت یاخود کابینەی سەرۆک وەزیرانی پێک بێنێت بۆ
لەبەر ئەوەی سێ لایەنی بەهێزی تایە کە شیعەیە سوننەیە کوردە و ئەمانە هەرێکەیان ڕەهەندی مێژوویی سیاسی کۆمەڵایەتی یان لە پشتەوە هەیە و بە هیچ شێوەیە کوتلەیەکی بەهێز دروست نابێت. شیعەکان لە سەردەمی نووری مالکیەوە هەوڵێکی زۆریاندا هەوڵێکی زۆر چڕوپڕیاندا بەوەی کە ئەوەی سونی بوو نیان هێژ لە شەر دەسەڵاتی بڵێن شیعەیە هەمویان ڕاوەڵێ بە دڵناییەوە هەمویان ڕاونان بەشێکی زۆریانەتان لە هەرێمی کوردستانە ژین بەشێکیان چوونەتە دەرەوەی وڵات کوتلەی سنیش کوتلەیەکی یەکگرتوو نەبووە هەر لە سەرەتاوە و کورد دەمێنێتەوە لەم نێوەندەدا کە یاریکەری سەرەکی بووە لە 2005ەوە هەتاکو 2007 لە کات پێش ڕوودانی چۆنەڵی پرۆسەی 16 ئۆکتۆبری 2007 کە هاتن بە زەبری هێز ناوچەکانیان داگیر کرد. یعنی کورد لەم نێوەندەدا یاریکەرێکی زۆر بەهێز بووە و بوونی هەبووە بەڵام بە تەنها نەیتوانیوە ببێتە ژمارەی زۆرینە لەبەرەوەی ڕێژەی نفوزی شیعە زۆرترێکە و شیعەکانیش لە ناوخوااندا کە پەرتەوازێکی زۆریان پێوە دیارە نەیانتوانیوە یەکگرتوو بن لەوەی بتوانن سەرکردایەتی عێراق بکەن. ئەمە لە حاڵەتێکە کاک چۆمان کە هێزی نێودەوڵەتی یاخود ئەقلیمیش ڕێگە نادات شیعە بە تەنها ڕابەرایەتی یاخود دەسەڵاتی عێراق بگرێتە دەست. کاکشبان سەر ڕایەوەی کە ئەگەر من بخواز بابەتەکە دەڕاتە بابەتێکی کۆمەڵناسی یاخود سۆسیۆلۆژی بە تایبەتی بۆ کۆمەڵگەی عێراق بەڵام لەوە بگەڕێین چۆن ئێمە پارادۆکسێکی زۆر ینی لێکدژیەکی زۆر ینی وازە حەبینینەوە لە ساحەی سیاسیە ئەوەی کە بڕیاریەوە کە بەشداری نەکا لە هەڵبژارنەکانی ئەم جارەی ئەنجومەنی نەنانی عێراق ئەو کوتلە سیاسیانن کە لە لیستی توێرارانێ بە تایبەتی لە 2010ەوە هەر بۆیە ینی ئەتمۆسفیرە سیاسەکە زۆر ئاڵۆزە ئینسان نازانێت چۆن خوێنەیەکی بۆ بکە زۆر تاوە بەڕاستی کاک چۆمان خوێندنەوەی تەواو بۆ دۆخی سیاسی عێراق بۆ من و بۆ زۆرێکی دیکە لە چاودێران و بۆ هەتا بۆ خەڵکی ئاسایش قورسە لەبەر چەند هۆکارێک یەکەمیان هەندێک لە لعبەی مخابەڕاتی هەواڵگریتیایە کە ئێمە لە پشت پەردەکە و نازانین چی دەگوزارێت ئەمە یەک دووە ناڕوونی یاخودەوەی کە باسی جەنابەت کرد نائینسافی پارادۆکسی تاکی عێراقی سەرکردەکانی عێراقی لەگەڵ خۆتی خۆیانە یعنی لەلایەکەوە سەدەر بەڕێز مقتەدا سەدەر محاولێکی زۆری کرد کەوە عادل عەبدولمەهدی لەسەر حکوم نەمێنێت بە موافقەی ئەو بە ئۆکەی ئەو زۆرێکی دیکە لەلایەنە سیاسیەکان مستەفا کازمی دەست بەکار بووە ئێستاش لەگەڵ مستەفا کازمیان کۆک نییە بە ئێستاشۆ لەسەر بێ کەواتە تێگەیشتن جارێ لە خودی لایەنە شیعیەکان یاخود لە ئەوەی کە جەنابەت باسێکی لە سایکۆلۆژی تاکی عێراقی چ تاکێکی سادە بێ یاخود سیاسی بێ تۆزێ ئەستەما لەبەرەوەی نازانی خواستەکان دەیەوێت و بەکو کراسێک بە بەرجی ئەوە بیدروی سیاست بریتە لە تەعاملکردن لەگەڵ واقعدا ئەوان نانەوێت تێبگەن کە واقعێک بوونی هەیە نانەوێت تێبگەن کە واقعێک هەیە بە ناوی کوردستانەوە نانەوێت واقعێک تێبگەن کە واقعێک هەیە بە ناوی سونەوە نانەوێت تێبگەن کە واقعێک هەیە بە ناوی شیعی ئێرانی و شیعی عێراقی کەواتە ئەمە کێشەکان هەمووی لێک ئاڵۆز دەبێت وەکو گرێکی لێ دەکە بە ئاسانی نەتوانێت بە هیچ سیاسێک نەتوانێت بکرێتەوە باشترینی ئەم حاڵەتانە بۆ هەرێمی کوردستان بریتە لە دیالۆگکردن لەگەڵ هەموو لایەنە شیعەکان ئەگەر بگەڕێنەوانێ بۆ مێژوویەکی کورتی 2-3 ساڵ بێژ ئێستا لە 2010ەوە هەرێمی کوردستان و بە تایبەتی دوو هێزی ناوساحی سیاسی کە پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە هەوڵیانداوە بە بەردەوامی دیالۆگ و گفتوگۆ بکەن لەگەڵ لایەنە شیعەکانە لایەنی دەسەڵاتدار و پەیوەندیدارەکان لە عێراقا بۆی بتوانین ئێمە لەگەڵ ئەو واقعە بژین کە بوونی هەیە باشە و من نەک تاکێکی کورد شەرعیەت بدەم بەوە بەڵکو ئەگەر وەکو هەر کەسێکی بێلایەن سێر بکەم هەرێمی کوردستانی عێراق لە بە تایبەتی لە کابینەی نوێیە باشترین پرۆسەی دیالۆگی ئەنجام داوە لەگەڵ عێراقدا و ئەوەیە کە بتوانێت مامەڵە لەگەڵ ئەو
قوتەی کە ئێستا هەیە لە عێراقا بیکات پێشهاتی سیاسی بەدڵنیاییەوە لە پێناو چیە لە پێناو ئەوەی کە بتوانێت ئێمە هەڵی بکەین لە عێراقێکی لەکێنراوە دەرەنجامی ئەوەی کە ئێمە لە ڕیفراندۆمە کە کردمان دەمانویست ئەوە بە خەڵک بڵێن کە خەڵکی کوردستان تەنها ڕایەکی خۆی بڵێ تەنها یەک ڕا زیاتر نا من لەگەڵ ئەمەدامیان لەگەڵم لەگەڵی دانی بە ڕێژەیەکی زۆر بە تەنها بۆ پرسیارێک ئەو کارەساتە بوو کە لایانی عێراقی دروستی کرد بە سەرکردایەتی حەیدەر عەبادی بەرامبەر لە باسی دیموکراسیە توێ بڵێ ڕەدەلفعلی ئەوانمان بینیەوە بەڵێ بە دڵنیاییوان یانی ئەوە بڕاوەیە کە لە هەنێ عێراقی باوەڕی بە دیموکراسی نییە بەڵام ناچارە تێکەوتووە دەبێت ئەنجامی داد لە بەر فشارە نێودەوڵەتیەکان لە بەر فشارە ناوچێ ئەقلیمیەکان من دەمێت بە تەنها کورتێک لەسەر ئەوە بدەم لە ئەنجامی ئەوەی کە ئێمە تەنها ڕایەکمان وەگرتووە عێراق بە سەرکردایەتی حەیدەر عەبادی و هێزی هاوپەیمانان کە بەشێکیان گڵۆپی سەوزیان بۆڵ کردبوو و بە هێزێکی گەورەی ناوچەکە هاتن ئەوان بەسەر کوردە ئەنجامیاندا بۆیە دیبلۆماسیەتی کورد لە دوای 16 ئۆکتۆبرەوە زۆر بە ژیرانە بە حەکیمانە هاتە ناو کاکەوە گفتوگۆیەکی نەرمی لەگەڵ حکوومەتی عێراقیا کرد و لە بەشێک لە مستحقاتی خۆی خۆش بوو لە پێناو ئەوەی بتوانێت لە عێراقی داهاتووە لەگەڵ لایانی شیعە و سونیا بەیەکەوە بتوانێت سیاست بکات و بتوانێت ئەم وڵاتە بەڕێوە ببات. کاکشبان بابەتی گەرم ینی کە ئەمە لە چەند سعاتی ڕابردووە کە بینیمانەوە لە نێو قسەکانی بەڕێستا من چۆن ئەمە تەبەنی کەم کە پێگەی هەرێمی کوردستان لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە ڕوو لە بێزیە سەرڕای قێرانی ئابووری سیاسی و تا ڕادێ زۆر بێ وجدانانیانی ئەو گشت لەم پەڕانیان هێنە بەردەم هەرێمی کوردستان و وڵاتێکیش کە ڕۆڵێکی یەکەم دەبینێت لە عێراقدا ئێرانە بەڵام لە هەمان کاتە لەگەڵ هەرێمی کوردستانە کە ئێمە بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان دەبینینەوە بە تاقە پەرچەمی هەرێمی کوردستان لەگەڵ ئێرانە پێکەوە ینی هەڵدەکرێت چۆن بە بەردەوام ینی هەرێمی کوردستان و کابینەکانی دەوێت ممارەسەیەکی دیموکراسی لەگەڵ ئەوانی ترکە سەرڕای ئەوان کە ئینکاری بوونی وجودی کورد دەکەن کە لە نێوقسەکانی بەڕێستان ئاماژە دیا بە ڕێفراندۆمە مێژوویەکەی کوردستانیان کاک چۆمان سەرێکە سەنگی هەرێمی کوردستان لە دوای داستانی پردێەوە بۆ هەموو ڕای جیهان زۆر بە وازەحی دیارە کەواتە وڵات هەرێمێکە بەڵام نمایندەی وڵاتێک دەکات خاوەن ئاڵای خۆی خاوەن سەروەری خۆیە و خاوەنی دامون دەستگای دامەزراوەی حکومیە و لە هەمووی گرنگتر کە لەم ناوچەیەدا ئارامیەکیان لە پارچەیەکی جوگرافیای بچووکە ئارامیەکیان دروست کردووە لە ناو جەنگڵستانێکە ئەمە زۆر گرنگە ئەوەیشی کە ئێستا لە پێش قسەکانە بە ئاماژەم پێکرد دیبلۆماسیەتی هەرێمی کوردستان و لە دوای بڵین ئەتوانم بڵم لە 2010ەوە بە سەرکردایەتی کاک نێچیروان ئەو بووە کە توانیویەتی بەشێکی زۆر لەو گریانەی کە درابوون لە بینی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ هێزە ئیقلیمیەکانە جەنابیان زۆر بە حەکیمیانە توانێتی گرێکان بکاتەوە دیالۆگێکی زۆر باش بکات و جارێکی کە کورد بگەڕێنێتەوانێن بۆ ناو ساحەی سیاسی ئەمریکا بەریتانیا فەڕەنسا و خودی وڵاتانی دیکەی ناوچەکەش لەوە تێگەیشتون کە کورد دیاریکەریشی بەهێزی نێو ساحەی سیاسی عێراقا بۆیە مامەڵەیەکی باشتر دەبێت بکرێت و دەبێت کورد و قیادەی کوردستان بگەڕنەوانێ بۆ ناو گفتوگۆکەکان لەگەڵ عێراقا لەبەرەوەی تا ئێستا ئەمریکیەکان و ڕۆژاوایەکان ئەوان دەبێت کە عێراقێکی بێکێشان دەبێت و بۆی لە قۆناغە ئەم قۆناغی کە قۆناغێکی ڕاگوزەرە عێراق تێدا بە بەهێزی بمێنێتەوە لە بەرامبەر هەندێک هێزی ناوچەیی کە تەداخۆلی تێدا دەکەن هەرێمی کوردستان لە دوای ئەو ڕێکەوتەوە ئەگەر متابعەیەکی وردی بکەیت لە هەموو دیدارەکانیاندا ئاڵای کوردستان ئاڵای گەلی کوردستان لە پشت خودی سەرۆکی هەرێمی کوردستانەوە بووە ئەمە دەلالەتیەوە سەلمێنێت کە
پێشتر کە قسەکە باسم کرد سیاست بریتێ لە تعاملکردن لەگەڵ واقعدا تعامل لەگەڵ ئەو واقع دەکەن کە کوردستان هەرێمی کوردستان بوونی هەیە و ئەم ئاڵایە ئاڵای گەلی کوردستانە بەبێ جیاوازی هەموو پێکهاتەکان ئەگەر چی پێکهاتە هەیە ئاڵای خۆی هەیە بەڵام دوجارە و ئاڵایە ڕەمزی ئاڵای کوردستانە ئەمەی کەم ئەمڕۆ کە بینیمان شتێکی زۆر ینی نوێیە لە دەست بەکاربوونی سەرۆک کۆماری ئێرانە کە خودی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان کاک نێچیروان بارزانی بەشدار دەبێت بە خطوتی جەوی عراقی کە فڕۆکەکەی خطوت جەوی عراقیە بەڵام بە ئاڵای کوردستان بە تەنها بێژگە لە ئاڵای عراق پێشوازی لێکراوە دووبارەی کەمەوە لە ئێرانە بەڵێ لەو ئێرانەی کە ماوەی لە دوای 2023ەوە بە قوڵی دەستی خستۆتە ناو بڵین هەموو جونگەکانی عراقە و بەشێکی زۆری کوردستانی بێبەش کردووە لە هەنێک بابەت و پرز کە بەخوا سویستی خۆی بۆ لە بەرەوەی کوردستان ملکەچی ئیرادەی خۆسەپێنی هیچ هێزێکی ناوچەی نەبووە بۆیە ئەمڕۆ ئێران باش دەزانێت هەرێمی کوردستان هەرێمێکە لە چوارچێوەی دەستوری فیدرالی عراقدا دەمێنێتەوە دەبێت لە کاتی پێشوازیکردن ئاڵای عراق بێت بەڵام ئەوەیە کە ئێران دامپێدانانی فعلی واقعی بە هەرێمی کوردستانە دەنێت کە وەکو وڵاتێک پێشوازی لە سەرۆکی هەرێمەکەی دەکات ئەمە کارتە بەهێزەکانی کوردن ئەمە ئاماژە بەهێزەکانی سیاسەتی کووردە کە لە ناو چوارچەوەی جوگرافیای عراقدا مامەڵە دەکات و سیاسەتێکی زۆر نەرم و لەسەرخۆ و بە شێوازێکی زۆر لۆژیکیانە و حەکیمانە دێتە ناو کای سیاسیەوە لە عێراقا ئەگەر نەتان هێشت لە پێش 2017دا نەتان هێشتووە ئێمە خۆمان سەربەخۆ بین ئەوە ئێمە دین هاوڵاتی دەرەجەیەکی ئەم وڵاتین و بەشداری پرۆسی سیاسیش دەبین ئەمە پامە وازحەکەی کوردستانە لە دوای بڵین 2007 دیوێکی تر کە تۆرەی ئەمجاری دیداری تایبەتم لەگەڵ کاکە شوان کوردستانی یعنی کە خوێنەوەی بۆ بکەین ینی دەکاتە ئەمە پەرچەمی کوردستان لەگەڵ پەرچەمی ئێرانە دوو ینی لە پەنایەکەوە کە هەڵاکرێن پەیامێکیشە بۆ کوتلە عراقیەکان کوتلە هەرە گەورەکان کە تعامل لەگەڵ هەرێمی کوردستانە ینی بە تایبەتی پارتێکە پارتی دیموکراتی کوردستانە یەکەمی ینی نێو ساحەی عراقە ینی بەڵێ وەکو حیزبی سیاسی کە دەبێت تعاملی لەگەڵا بکە بەدڵنیاییەوە ئەوەی هەرکە ئێستا ئاماژەم پێکرد دووبارەی دەکەمەوە هەرێمی کوردستان پێگەیشی بەهێز و سەنگێکی بەهێزی هەیە لە ناو عێراقە و دەتوانم ئەو قسەیە بکەم کە عێراق بە بێبوونی هەرێمی کوردستان ئەو عێراقە بەهێزە نییە کە لە چاوی وڵاتانی هەم ناوچەکە و هەمیش مەحفەلی هاوپەیمانانایە بۆ لەبەر ئەوەی چەند خاڵێکی زۆر کورت هەیە هەرێمی کوردستان هەر ئەو هەرێمەیە کە لەگەڵ عێراقا لەژێر دەستی دیکتاتۆریەت نەجاتی داوە بەڵام لە پرۆسەی ئاوەدانی تەندروستی ئەمنی جیاوازیەکەیەکی زۆر بەدی دەکرێت ئەمە خاڵی دووەم ئەنجامدانی پرۆسەی دموکراسی لە هەرێمی کوردستانە ڕێژێکی زۆر بەرچاو زیاتری هەیە ئەوەی کە لە عێراقدا ئەنجام دراوە بەو پێی ئەگەر چەنە ناکۆچی لە نێوان لایەنە سیاسی کوردستانیەکان بێت دوجار لەسەر بەرژەوەندەکانی کوردستان ڕێک دەکەون ئەمە خاڵێکی کێ خاڵی سێمەوەیە کە هەرێمی کوردستان بووەتە پارچەیەکی یاخود دەتوانی بڵین دەرچەیەکی بەهێزی ئابووری بازرگانی بژانەوەی ئیستیسمار لە وڵاتە لەم ناوچەی کە پێی دەوترێ عێراقدا ئەمە لەم سێ خاڵەوە لە چاوی هاوپەیمانانەوە هەرێمی کوردستان زۆر بە بەهێزی دەبینن ئەوەی دیکەش کە هەرێم وڵاتی ئێران بەو پێشوازی کە پێشوازی لە جەنابی سەرۆکی هەرێم کردووە زۆر وازەح دیارە بۆ پاڵپشتی قسەکەت کاک چۆمانکەوە ئێمە ئیدی لەگەڵ هەرێمی کوردستانە بەیەکەوە دوو دراوسەی زۆر باشین و کورد لە ناو عێراقا لە لای ئێمە نرخی خۆی هەیە بەهای خۆی هەیە و دەبێت لایەنە عێراقیەکان مامەڵە لەگەڵ کوردستانە بەم شێوازە بکەن کە وڵاتان لەگەڵیدا دەکەن ئەمەش لەگەڵ سەرۆکێکی نوێی ئێرانە
بەڵێ بەدڵنیایی هەر خۆی سەرۆکی نوێ نییە ئەوەی مەجلیسی مەلایی یاخۆت بەڵێ ڕەنگە ئەجەندای هەر تاکێک کە ینی کاریگەری ئەبێت لەسەر کۆی پرۆسی هەر وڵاتێک یاخدا هەر سیاسەتێک بەدڵنیاییەوە کاکچۆمان بەڵام بووی لە بیرمان نەچێت ئێستاش مەجلیسی شۆڕشی ئێرانی باشە ئەوان وڵاتی ئێران بەڕێوە دەبن هاتنی سەرۆکەکان و سەرۆکی پەرلەمان وە هەتا سەرۆک وەزیرانەکانیش لە ناو حکوومەتی ئێرانە زۆر کاریگەری ئەوە تۆی نییە هەیەندەی کە ئەم هێشتا سەرۆک ئاغای ئیبراهیمی دەست بەکار نەبووە ئێران سیاسەتی ئێران پێشوازی لە سەرۆکی هەرێمی کوردستان دەکات و ئاڵای کوردستانی بۆ دادەنێت کەواتە دەبێ بگەینە ئەو قەنەعەتەی ئێران بە چاوێکی وڵاتەوە لە هەرێمی کوردستان دەڕوانێت و سیاسەتی ئێران لەم چۆنەی جەنابی سەرۆکی هەرێمدا زۆر بەڕوون و ئاشکرایی دیارە کە دەیەوێت کورد یاریکەرێکی سەرەکی نەوساحی سیاسی عێراق بێت. کاکشوان من ئەو پرسیارانەی کە ئامادەم کردبوو کە تۆرەکە لەگەڵ بەڕێستانە بوو ژێنم ینی لەم کاتەکەمە بەجددی من گەروابێ فرا ناکەوم کە لەگەڵ بەڕێستانە کۆیەوە قسە و باسە ینی ئەنجام بدەین بەڵام لە هەمان کاتە نەبوونی متمانە یاخود ئەنجام نەدانی هەڵبژاردن دوجار دۆخێکی لەمە خراپتر لە عێراقدا نایەنێتە پێشەوە ئەمە یەکێک لە پرسیارەکان چۆن فریابکەی وەڵامی ئێوەشم بیتەوە ئەنجامدانی ئەمە هەڵبژاردنەی عێراق بە بازنە جیاوازی لەگەڵ هەڵبژاردنەکانی پێشواچێ وە چ مۆدلێکە ئەمە چ مۆدلێکە کە ئەمجارە عێراق دەیە ممارەسەیکە مۆدلی دیموکراسی ئەڵێم لە دنیاە لە ڕووی تیۆریەوە کاک چۆمان بە دەرباری پرسیاری یەکەم ئەگەر هاتو پرۆسی دیموکراسی یاخود هەڵبژاردن لە عێراق نەکرێت ئەوە دڵنیا بە لەوەی کە عقلیەتی جاریشکە پاوانخوازی و سەپاند خۆسەپێنی لە عێراقدا دێتە ئاراوە بۆیە عێراق دەبێت هەڵبژاردن ئەنجام بدات. خاڵی دووەم بۆ بڵێم پرسیاری دووەم ئەوەیە کە جیاوازی ئەمە لەگەڵ پێش هەڵبژاردنەکانی پێشووترە بریتە لەوەی نەبوونی کوتلە و لایەنی سیاسی بەهێزە لە بەرەوەی دایرە ئینتیخابیەکان دایرەی فەردی پێوترێت و فەرد وەکو سربەخۆ بەشداری لە هەڵبژاردنەکاندا دەکات و ئەم هەڵبژاردنەی ئەمجارە بریتە لەوەی بیسەلمێنێت کە لایەنی سیاسی یاخود کوتلە سیاسیەکان ئەوەی کە بەهێزە دەمێنێتەوە و بەشداری سیاسەتی داهاتوی عێراق دەکات و ئەوەشی کە لاوازە ئیدی لە ناو ساحی سیاسی عێراقدا تەصفیح حسابێکە بوونی نامێنێت. ئەمە بۆ کوتلە بەهێزەکان یاخود لایەنە سیاسە بەهێزەکان کاریگەری هەیە لە ڕوویەکەوە و بۆ ئەوەی کە هێزە بچووکەکانن کاریگەریی نەرێنی هەیە یاخود سلبی هەیە. ئەوەی کە دەمێنێتەوە باسی بکەین کووردە بۆ ئەم قۆناغی داهاتووی هەڵبژاردنی عێراق کاگەر لە ئۆکتۆبەری 2020 ڕوونەدا ڕەنگە لە نیسانی 2022 لەوادە یاسایی خۆی هەڵبژاردن بکرێت ئەوەیە دەبێت بە هێزێکی تۆکمە بەشدار من لە ناو پێکهاتەی نوێی حکوومەتی عێراقیدا و لە هەڵبژاردنەکانیشا بتوانن ڕێژەی زۆری خەڵکی کوردستان بەشداری پێ بکەن بۆ ئەوەی کەوا کورد چەنە کورد لایەنە سیاسیەکان بەهێز بن هێندەی دیکە دەتوانن ماف و مستحقاتی خەڵکی کوردستان بەدەست بێنن لە حکوومەتی عێراقیدا. دەتوانین لە یەک دقا وەڵام بیتەوە ئەمە چ مۆدێلەکە بە نسبەت کوردەوە بڕاتنی ئەم پرۆسێ ئەنجامێکی باشی لێ ئەکەوێتەوە وەکو مۆدێل وەکو مۆدلی ئێستا قسەکانە ئاماژان پێکرد ئەم مۆدیلە بۆ ناوچە کوردستانیەکان باشە بەڵام بۆ ناوچەکانی کە ژێردەسەڵاتی حکوومەتی عێراقیەوە تا لە عەرەب زیاتر تێدا باڵا دەستە و بۆ ئەو ناوچانەی کە هێشتا جێنا کۆکن لە نێوان ئێمە و حکوومەتی عێراقیە کە مادەی 140 پێ دەڵێن لەویاشا زەربەیەک بە هەرێمی کوردستان دەکەوێت ئومێدمان وایە کەوا خەڵکی کوردستان بە ڕێژێکی زۆر بەشدار من لە هەڵبژاردنە بۆ ئەوەی بتوانن ئەو سنگ و ئەو هێزەی کە کوردستان هێتی پارێزگاری لێ بکەن بۆ کابینەی داهاتووی حکوومەتی تقریبا هەڵبژاردننی کاتە ناکاتەوەی کە ڕۆن ببینین فاڵەکە چیتە ناوێ و
دەبێ بۆچین بە دڵنیایەوە دەرەنجامی هەڵبژاردن وازەح نییە و ئەوەیە کە ئاماژەی جاریشکە ئاماژەی پێکەم و بەشداریکردنی کورد بە شێوەیەکی باش لەم هەڵبژاردنەیە دەبێتە هێزێکی سەنگێکی بەهێز بۆ هەرێمی کوردستان لە ئایندەی داهاتووی عێراق. کاک شوان قسە پاسم زۆر بوو بەڵام هەرجۆر بێ سپاس بۆ کاک شوان کوردستانی وەکو چاودێری سیاسی بەخێراتن. زۆر سپاس بۆەوە سپاس بۆ شاشە ڕەنگی ناکەی سلێمانی. سپاس کاک شوان. خۆشەویستان و ئازیزان ئێوەش هەمیشە تەندروست و بەختەوەر بن.